واكو حريرة ليوك دايم لا فكالينا کوێ بەڕاستی بە تیپی باواجیەوە ناسرا ئەمن ئەستاش هەر خزمەتکاری ئەو تیپم لە منداریەوە تاکو ئێستا ساڵانە بەرهەمی هەیە ساڵانە فیستیڤالی هەیە بە یەکەم هەنگاوی خۆمی دادەنێم لە سەر ڕێگای هونەر کە دەڵێ کۆیە خەڵک لە لای پیرۆز و مقدسە لە یەک لە کارەکانی کە تیپی باواجیە. تیپی باواجی بەڕەسمی مۆڵەتەکەمە لە ساڵی 1970 وەرگرت بەڵام لە پێشتر لە ساڵی 1957 مامۆستا باکووری هاتە کۆیە بە مامۆستای ئینگلیزی بوو ئەو وەختی لە کۆیە لە ناوەندی کۆیە دامەزرا ئەو لە خۆی فەنان بوو مۆسیقی بوو پاژماوەکی پاش دامەزراندنی ویستی نەشاتەکی چالاکیەکی قوتابخانە بکاتن ئێمەی چەند کەسێک هەر بژار ئاشنای کردین بە مۆسیقا مامۆستا سەردار ئەوە جێرانەوەی ویە دەیگوت لە سنفیەکی متەوەستەی بم ڕۆژی مامۆستا باکووری هات سەف بە سەف دەگەڕا هاتە سەفەکەیمەش پرسیاری کرد گوتی چێ لە تەڵەبەکان لەنگۆ مۆسیقا دەزانی گوتی ئەم دەستم برنگ کرد گوتی ئەو دەمای نایەکی سەقەتم پیا کردبوو نازانم لە ڕێگای سایقەچی کە هاتوچی کۆی دەکرد دووزەلە بوو نایی بوو شتەکی وابوو دەیگوە لێم دەدا بەس بە سەقەتی لێم دەدا لە خۆمەوە گوتی ئەم دەستم برنگ کرد دا چوو بە سەفەکانی دیژ مامۆستا زاهیری دیت بۆ ئەویش ئەو دەمای نای لێدا بوو عونی عەلی و نازانم نەشئەت حەمید خوعافوی کە دەفی لێدایە مامۆستا جان تۆماس ئیقاعی لێدایە ئەوانەی هەموو کۆ کردیتەوە و دەرسی پێگوتینە بەڵام ئەو تیپەی مامۆستا باکووری ینی لە قوتابیانی ناوەندی کۆیە بووە تیپی باواجی لە ناو شاری کۆی هەڵقوڵیوە شاری کۆیش لە لایەنی گۆرانی و موزیکدا تایبەتمەندێکی تایبەت بەخۆی هەیە تایبەتمەندەکە مەسەلەن چییە؟ ئەتۆ ئەگەر جێل لە مەقامەکی مامەستێوەی بێ مەقامی مامەستێوەی فەرقی هەیە لەگەڵ مەقامی گۆرانی بێژێکی مەسەلەن بۆ نمونە مامۆستا ناسری ڕەزازی فەرقی یەکجار زۆرە بۆ ینی فەرقی هەیە لەگەڵ مەقامێکی کە مامۆستا عەلی مەردان دەیڵێتن فەرقی هەیە لەگەڵ مەقامێکی کە محەممەدی ماملێ یا خوا لێی خۆش بوو حەسەن زیرەک دەیڵێتن تایبەتمەندەکەی مەقامەکانی کۆیە مەسەن تایر تۆفیق خاڵە تایر مەقامی کتووە مەقامەکەی وەکو گۆرانیەکەی وایە دەتوانین لە بەریکەی بۆ نمونە مەسەن دەڵێ شیرین باراباری شادان چات تۆ نەشی تێدایە وەز نەشی تێدایە دەتوانی یەکەشی بێنی فێریکەی بڵێ ئەوە چۆن شعرێکی لەبەر دەکاتن چۆن گۆرانێکی دیکەی سادە لەبەر دەکات ئاوا مەقامەکە سادە نییە بەڵام شێوازی کوتنەکەی بۆ نمونە مەسەڵەن ئەوە سەحەرەی مامەسێوەی ئەوە سەحەرا گەلی برادەرینا تام و چێژ و وەزنەشی تێدایە مەلا کۆرە گۆرانی کوتیا ئەو چارە گوڵی سەروە قەدیلا لە جەمالە چاوبازەکە مەرمامزە شیرین خەت و خاڵە
چا تامەچ تێدایە مەلاسعات تامەچ تێدایە یعنی هەمویان گۆرانی بێژی زۆر سەرەکی بووینە بەڵام هیچیان بە هیچیان نەچووینە تیپی باواجیش کە لەو کانگەیەوە هەڵقوڵیوە تایبەتمەندی خۆی هەیە لە ئاوازەکانی لە گۆرانەکانی لە مەسەن زۆربەی گۆرانەکانی گۆرانی تازەنە ئەوەش نییە فۆلکلۆر نییە بەڵام تایبەتمەندی خۆی هەیە پارچە مۆسیقاکانی کە لێیان داوە مەسەن بووکی کەرکووک کە مامۆستا سەردار سۆڵۆیەکی لێداوە هەتا ئێستاش لە جێی خەڵکیدایە کە وەکو بڵێ دێتە جێت ئەوەندە مۆتیڤەکانی ڕایترێشنی تێدا ینی شتێکە لە جێی دەچەسپێتن یەکسەر دێتە جێت و گەورە گچکە دەتوانێت بە هاسانی بیڵێتەوە باوازی وەکو سفەتەکی ڕسمی کە ئیجازەکی ڕسمی لە دەوڵەت هەبی ئەمە بووین کە لە کۆیە لە 65ەوە بە سەرپەرشتی مامۆستا زایر محەممەد و کوبرای گەورەمان هەڵما ئەو کە بەڕاستی لە غەمیشیدا بوو کە ئیجازە لە بۆ تیپەکە وەرگێ چونکە شەرتەچیان هەبوو دەیگۆ ئیجازەی ئەو کەسانی کە ئیجازەی تیپەکە وەردەگرن ئەو سێ نەفەرە دەبی دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکان بن بەشی موزیک 5 ساڵیش خزمەتیان هەبی ئێمەش دەستەی دامەزرێنەر بووین کۆمەڵ دەکەس بووین مامۆستا زایر بوو مامۆستا ئەنوەر تاهیر بوو مامۆستا کەریم حەمەد بوو ئەو جا بەندە بووم مامۆستا خەڵکی دیمان لەگەڵ بوو هونەردۆز بوون مەسەلەن سەلاح حوسێن مەلا ئەحمەد و ئیسماعیل مستەفا خۆشناو وفؤاد سعید ئەحمەد هەلا و هەیلاوە گوڵێ باریکەلاوە پێم گۆ بۆ ماچێ گوڵێ جوابی نەداوە هەلا و هەلاوە گوڵێ باریکەلاوە گوڵێ پێم گۆ بۆ ماچێ گوڵێ جوابی نەداوە هەلا و هەلاوە گوڵێ باریکەلاوە ئەو ڕێککەوتنی یازدەی ئازاد جەوەکی خۆش هاتە پێش ینی ژینگەکی باش بوو تۆزەکە حڕیەت و ئازادی و ئەو شتانە هەبوو ئەمە بیرمان کردو وتمان بە تیپەچی دابنین تیپەچی مۆسیقا ببیتە ڕسمی بەمۆڵەت زۆر خەریک بووین یعنی تقریبان 2 ساڵان ساڵونی وەک زیاتر 2 ساڵان خەریک بووین بە ڕسمی ینی بە فەرمی ئەوانەمان دامەزراند و ئەو شتانەی کە پێویست بوو لە پەیڕەوی ناوخۆ و لە عەریزە نووسین داواکاری و ئەتر زۆر ئەوانە هەمومان جێبەجێ کرد و لە شانسی ئێمەش ئەو وەختی برادەرێکی خۆمان خزمەکی خۆم ناوی جەلال بێتوشی بوو ئەو وەختی مدیرعام بوو لە بەغدایە سینەمە و تەلەڤیزیۆنی ملەوەن ئەو لە ئەڵمانیا هاتبەوە ئەو دایمەزران مۆڵەتی تیپی باواجیمان لە یەکی 1970 وەرگێت و لەو ماوەی 2 ساڵی لە 72 هەتا 74 بەرهەمەکی یەکجار زۆرمان لە تەلەڤیزیۆنی بەغدا و کەرکوچێ تۆمار کردوە چالاکێکی زۆرمان هەبوو لە شارەکانی سولەیمانی هەولێر ڕانیە قەڵاتجز ئەوانە چالاکێکی زۆرمان هەبوو ئەوە تیپی باوازی ئەوە مێژوەکەیەتی ساڵی 1972 ئەگەر هەڵە نەبووم لە تەلەڤیزیۆنی بەغدا داوەت کراین بەواسطەی ئەو کاک جەلال بێتوشی کە دەورەکی زۆر سەرەکی هەبوو لەو ئیشەی و ئێمە کۆمەڵێک گۆرانی و سرود و مۆسیقامان برد یەک لەوانە پارچە مۆسیقایەک بوو بە ناوی کچە شۆخەکە ئەو کاتە گەنج بووم ئیمم بوو ئاوازەکە هەروەها سرودێکی مامۆستا زاهیری بوو هۆنراوەی مامۆستا ئەحمەد دڵزار بوو و گۆرانیەکی من بوو بە ناوی پەیمان شچێن یەکەمین گۆرانی و دوا گۆرانیم بوو ئیدی مامۆستا ئەنوەر تاهیر گۆرانیەکی گۆچکە و کاتێک گۆرانی بێش کەم بوو خۆمان دەمانگوت و عەبدوڵڵا ئیسماعیل بەڕەحمەت بی هەموو کەس با بزانێ کە من سەودای زولفی دوو تاتم لەگە بەستەی ئەی پەری عەمرم پەری و کۆرسی باواجی کە مامۆستا زاهیر بڵێن کۆمەڵێک گۆرانی لێک گرێدا بوو هی فۆلکلۆری هەلاو هەلاوە گوڵەی باریکەلاوە ئەوانە گوشاد کەمال دەیگۆ منداڵێک بوو کۆرسێکی جوانیشمان هەبوو لە منداڵی کچ و کوڕ و لە کۆمەڵێک گەنجی جوانی لە گەورەتر لەوان لە ئیناوەندی و ئامادەی ئەوانە ئەوە یەکەم بەرهەممان بوو. Hello,
تیپی باوازی تیپەکە دیارە ینی کۆمەڵێک ئینسان باوازیش ئەو چیایەیە کە بەرامبەر کۆیە ئەوە ناوی چێوی باوازیە لە ئەوڵیەوە من لەگەر بووین کۆرز بووین لە 1950ەوە ئەمن لەگەر بووی مەتاکو ئێستاکە ئەندامی تیپی باوازی ئەمبرم 25 سال بوو کە باوازی ئیجازەی وەرگرت ئەمن لەو دەمیەوە دەستم بەندی شات و شتیوا کرد لەگەر خۆم فێرە مۆسیقا ئۆشتانەکە مامۆستا شەوکەت ڕەشید یەک لە ژەنیارە باش و ئەساسیەکان بووە کە هاوکار بووە لەگەڵ تیپی باوازی و گۆرانیشی کوتووە و گۆرانیشی حازر کردیا کاڵێ هەیلیمۆ سەوزەمانجیت ئەوە لەگەڵ تیپی باوازی تۆماری کردیە مامۆستا شەوکەت ڕەشید زۆر گۆرانی تر مامۆستا مەلا ئەنوەر بۆ خۆی گۆرانی کوتووە مامۆستا باکووریش گۆرانیمان لە 83 لە ستۆدیۆی باوازی کۆیە ئەمە لە بۆمان تەزیر کردیا لە لۆفەکانی هەیبە سوڵتانی تۆمار کرایە هەی مەیلانجێنە جوانی بێوێنە داڵی حريرة لێوەکە دایم لا پێکانینە و کورچی زێرینت واکو حريرة لێوەکە دایم لا پێکانینە و خەڵکی کۆیە لەبەرەوەی لە زمانی ئەمین ئاغای ئەختەرەوە لە زمانی باوکی ئەمین ئاغەشەوە حاجی بەکر ئاغای قاسد کەوی شاعیر بووە ئەمین ئاغا شاعیر بووە لە زمانی وانەوە لە دیوەخانەکانی خۆیان زۆر گرنجیان بە مۆسیقا و بە شعر و بە ئەدەبیات و ئاوازداناندا داوە لەبەرەوەی خەڵکی کۆیە بە شێوەی گشتی زۆر ڕێزی هونەر دەگرن بە گشتی بە تایبەتی گۆرانی مۆسیقا یعنی نازانم چۆنی وەسف بکەم یعنی هەموو خەڵکی کۆی خەنی ببوون کە زانی بوویان ئەمە شتیپێک دادەمەزرێنین و ئیجازەمان هەیە ینی لەمە دادەتانی لە تەلەڤیزیۆن گۆرانی تۆمارکەین بە ناوی کۆیە تیپی مۆسیقای باوازی کۆیە بە چەند لە مێژووی تەمەنیدا بە چەند قۆناغێکی جیاجیا دا تێپەڕیوە هەر یەکەیان لەسەر دەستی کەسایەتێک و هونەرمەندێکی ئەم شارە هەنگاوی بەرەو پێشەوە ناوە لە سەرەتای دروستبوونی تیپی مۆسیقای باوازی بیرۆکەی دروستبوونی تیپی مۆسیقا و مۆسیقا لەم شارە لەسەر دەستی مامۆستا باکووری بووە کە لە ساڵی 1957 هاتیتەوە کۆیە سەرەتای من بۆ هاتنی تیپی باوازی کۆیە بەڕاستی ئەمە تیپی باوازیمان کە پێشتر بیست بوو کە جێمان لە کار و چالەشەکانی بوو بە لە تەلەڤیزیۆنە ڕەش و سپیەکان ئەو کاتی لە لامان شتێکی زۆر گەورە و مقەدەس بوو هەتا ئەوڕۆکەش کە وەک خۆی کەمایە کە لە 74 تێک دەچێ و ئەندامەکانی زۆربەی دەبنە پێشمەرگە و ڕژێم ئەو کاتی ئیجازەکە سەحب دەکاتەوە و دابڕانێکی گەورە لەو تیپەیدا دروست دەبێ گۆرانی بێژەکان دوایی لە بەرهەمی دووە موسڵیم ئەوانە لە باوەجی دەرکەوتنەوەکو و سەلاح محەممەد ئەمن هینام لە بۆ تیپەکەی گۆرانێکمدا ئاوازی فۆلکلۆری کۆیە بە ناوی قەتاری قوڵنگان بازان باس قەتار قوڵنگان حەوایی حیفم بۆ باڵات شەو بە تەنایی ئاوازەکی قورسە ڕاهێنانی زۆرمان لەسەر کرد هەتاوەکو خۆی دووبارەیکەینەوە دوایە ئیبراهیم سابر پێیا بوو کە دەنجی وەکو دەنجی حەسەن زیرەک بوو خەڵک زۆر پێشوازیان لەو دەنگە نوێیە کرد ئیدی وردە ئەوە تا دەهات تیپەکە ئەندامی زیاد دەبوو و گۆرانی بێژی نوێمان دەدیتەوە دەنجی جوانمان دەدیتەوە بەداخەوە تا ساڵی دلێر سادقم لەبیر چوو ئەویش مێر منداڵێک بوو ئەو کاتی ئەمن ئاوازەکەم لە بۆ کرد لە شاری مامۆستا عەبدوڵڵا پەشێوی پەشێوە حاڵم بەدەم خەمات وامەوە گەشە و ناشینەماوە بە ئاسمانی وامەوە
لكن بشي وحال بدم خمات وموال كشرنا شينا ما وبأسمانه وموال شو الرجم بسر دبم هنا على وزاموان شو الرجم بسر دبم هنا على وزاموان تما شيراني جي بيري كتوني نشتو باسي باموان تما شيراني جي بيري كتوني نشتو باسي سالاچیمان یەکجار زۆر بوو زۆر بە گەرمی لە ئەو هەموو ئاهەنگانە لە کۆیە لە سولەیمانیە بەشداریمان دەکرد لە هەولێری ئاهەنگمان کرد لە ڕانیەی لە قەڵازی ئەوە ئینجا لە داواشمان کرد لە بەغدایە ئەو وەختی تەلەڤیزیۆنی ڕەش و سپی تازە لە کەرکووکێ دامەزرا بوو داوامان کرد لە بەغدایە موافقەیان کرد تقریبا 12 بەرهەممان لەوێن دەرێ تۆمار کرد کە هاتینەوە لە کەرکووکێش داوامان کرد بوو لاماندا تەلەڤیزیۆنی کەرکووکێ گوتیان ئەمەش موافقەمان کردیە کەشت تەقدیم کە گوتمەوە وەڵا هەمومان لە بەغدایە تۆمار کردی بەس ئەگەر ڕێگا بدەن پاش مانگەچی دێن شتی دیکە ئامادە دەکەین گوتیان باشە مانگەچیان لە تەجیل کردین هاتینەوە کەرکووکێ لەوێش کۆمەڵک بەرهەممان تۆمار کرد تیپی مۆسیقای باوازی سەرەتا هەموو کەسێک ئەندامەتی وەرگرتووە لەو تیپە مەسەلەن لەوانە شانۆکارەکان لەوانە ئەوانەی کە وێنەگر بووینە خۆشنووسەکان شێوەکارەکان هەموو لێرە ئەندام بووینە ئێستا لە دۆسیە و لە لیستی ئەندامەکانی تیپ ماوەتەوە ناوەکانیان و ئەرشیف و ناوەکانی ساڵی وەرگرتنیان ماوەتەوە ئەوانە جگە لەوەی کە بە ناوی تیپ ڕەنگە پێشەنگیان کردبییتەوە یان شانۆگەریان پێشکەش کردبی هاوکارێکی باشی تیپیش بووینە بۆ ئەوی ماگانە بڕە ئابوونەیە کە ئەو بۆ ئەو تیپەدایان ناوە لەسەر جیفان و لەسەر ئەرچ خۆیان ئەمە هاوکار و پاڵپشتێکی زۆر باش بوو بۆ ئیدامەدانی تیپەکە و بۆ بەردەوام بوونی. لە ساڵی 1970 کە میهرەجانی هونەری کوردی کرایە کەم میهرەجانی هونەری کوردی کرا لە بەغدا یعنی جێی شانازیە تیپی مۆسیقای سلەیمانی بە هەموو زەخامەتی خۆیەوە 23 ئەندام 22 ئەندام بێ لە کۆرس و گۆرانی بێژوانە تیپی باواجیش ئەمە 7 مۆسیقاژەم بووین لەگەڵ کۆرسێکی جوان ئێمە ئەوان ئیمتیاز دەرچوون پێشەنجی ئێمە بوون ئێمە بە یەکەم دەرچوین ماڵعیلم تیپی ئەو لێرە لێبوو تیپی کەرکوچی لێبوو تیپی مەولەوی لێبوو تیپی کۆمەڵی هونەر جوانەکانی کوردی لێبوو و ئیدی کەشی دهۆک و ئەو ناوچانەی لێبوو ئەوە شانازیە لە بۆ تیپی باواجی هەمیشە ئەمن شانازی پێ دەکەم و بە یەکەم هەنگاوی خۆمی دادەنێم لە سەر ڕێگای هونەر کە دەڵێ کۆیە خەڵک لە لای پیرۆز و مقدسە لە یەک لە کارەکانی کە تیپی باواجیە تیپی باواجی وای کردووە کە کۆیە خۆشەویست بێ ئەوە یەک لە لایەنەکانە کە کۆی پێمەشهور بووە ئەستاش هەر خزمەتکاری ئەو تیپم لە منداریەوە هەتاکو ئێستا هەتاکو دەژمێرم هەر خزمەت لە خزمەتی ئەو تیپی باوازیم ئەی پێم بکرێ
والله کە تیپی باوازی ناوی دێتن شانازیشی زۆر گەورەیە لۆ کۆیە و لە بۆ هونەربەندانی کۆیە یعنی پێویستە حەقی وایە ئەو شانازی بپارێزن ئەو شانازی بپارێزن ینی کۆیە بەڕاستی بە تیپی باوازیەوە ناسرە.